خوشکە لیا بەڵێ. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دادەگیان مامۆستا من خوێندکارم ئیمتحاناتەکان زۆر کات ئەشلەژێم ینی شت دەبی ینی ئەو شتی کە یان لەماوە ئەیخوێنم زۆر باش ئەیخوێنم بەس کە ئەگەمە امتحاناتەکان کە ئەسیرە دێتە پێشم ڕێک لەبی ئەەکەم مامۆستا بۆ لە چی ئاەتێ بەکاردێنی باشە؟ بەسەر چاو قسەت بۆ دەکەم و ئاەتێک شتێک نییە بۆ شتێ بەڵام قسەت بۆ دەکەم لەسەری. بەڵێ مامۆستا زۆر هەوڵەتەم ینی ئەوەی لەبیر ئەچێتەوە کە شتەکەشم لەبیر ئەچێتەوە دوایی کە لە ئیمتیحان دادەگیان کچی من کە لە ئیمتیحان دێتە دەرەوە دواتر شتەکان لەبیر دەکەوێتەوە. امتحاناتەکانش بێمە دەرەوە سبحان الله ئەو وەختە بیرم دێتەوە هەتا لە ئیمتیحان لەسەر سیلەکانی لەبیر نامێنێت کە هاتێ ماڵەوە هاتێ دەرەوەی هۆڵی تاقیکردنەوە لەبیرت دەمێنێ ینی ئەزانی ئێستا لەبەرتە. بەڵێ تا ینی کە دێتە پێشم یەکسەر ینی هەموو شتەکان لەبیر ئەەکەم لەبیر مەچێتەوە یەک پەیامەکەت گەیشت خوشکە لیا ئینشاڵڵا قسەی لەسەر دەکەم بە ئیزنی خوای گەورە. دەستخۆش ئومێدی سەرکەوتنت بۆ دەخوازم خوا موفەقتان کە خوشکە لیا دوای لە کاتی ئیمتیحان داشتم لەبیر دەچێتەوە ئەو بابەتی ترسەیە. جەنابەت بەڕێزم کچەکەم تۆ لە کاتێکە لە ماڵەوەی ئەم ترسەت بۆ دروست بووە یەک دوو جار ئەم تاقیکردنەوەی لەسەر خۆت تاقی کردوێتەوە پرسیارەکان لەبەر دەما دوانەکە جوان جوان خوێندەوە هەموو لەبیرە بەڵام لە ماڵەوە ترست هەیە لە ماڵەوە ئەترسی ئەڵی کە چوومە ئیمتیحان لەبیرم نامێنێ واللهی مێشکیش چی پێ بڵێ ئەوە دەداتەوە وەکو ئەشکەوتێک وایە چی دەنگێک بڵێ ئەو بەڵێت بەرەو ڕوو دەکاتەوە. ئەمە خۆتی تۆ چەند جارێکمە تاقی کردوێتەوە بۆیە هەل لە ماڵەوە بڕیارت داوە لەبیرن نامێنێ ئەو تاکە لە ئیمتیحان دێتە دەرەوە عیبن هەمووانەکانت لەبیرە بۆیە ئەمەش دەکەوێتە سەر ئیرادەی خۆت همەتی خۆت هەموو دوعاکان چاکن بسم الله الرحمن الرحیم یا ربی خوایە توکلت علیک یا ربی خوایە پشت و پەنام هەر تۆی ئاوا زمانی کوردی خۆمان خوایە پشت بە تۆ دەبەستم بە ناوی پیرۆزی تۆ یا ئەڵڵا دەست بە ئیمتیحانەکە دەکەم وەرەقی ئیمتیحانەکەت بکەوە بیر لەوە مەکەوە لەبیرت دەچێتەوە. ئەمجا هەوڵ بدە کە سەیری پرسیارەکانت کرد خوێندنەوە بزانە کامیان باشتر دەزانی پرسیارێکیان هیچ بۆی دانامێنی خێرە ئەویان جوابدەوە پرسیارێکیان نیوەی دەزانی ئەوان جوابدەوە پرسیارێکیان بیرکردنەوەی زۆری دەیە بە دیارەوە ڕادەمێنی ئەمەیان بخە ئاخرەوە وەی سەرەتا ترسدان نەگرێت ئەوەی بەدڵنیایەوە هەندێک پرسیار هەیە هەمومان وابووین ئیمتیحانە هەر زۆر بە ئاسانی بە سەریاتێ دەپەڕی ئەوانە جوابدەوە دڵنیا بە یەک دوو جار بەسەر خۆتا زاڵ بە ئیتر ئەم ترسە بەرت دەدا بەڵام حتا تۆ لە ماڵەوە بیر لەوە بکەیتەوە لە ئیمتیحانە بترسی وەڵا کارەکە خراپتر دەبێت بۆیە دادەلیا خوشکە باسشم تەنها ئیرادەی خۆت ئەوەی پێم وتی بسم الله الحمد لله توكلت على الله خوایە پشت بە تۆ کامەی باشتر دەیزانی ئاسانترە وەڵامیان دەوە یەک جاریوا لە بیریشت و پرسیارێکشت بۆ وەڵام نەدرایە بە ئاسایی وەریگرە جا ئیمتیحان بۆ ئیمتیحانە ئەگەر هەموو کە 100% لە هەموو ئیمتیحانەکە بێنێ دەبوو ئیمتیحان هەر دروست نەدەبوو هەر هەمومان 100 ما بۆ دادەندرا دەکرێت جارێک ئیمتیحانەکان بشکەوی بەڵام لە خۆتی مەکە بە بابەتێک بۆی دەروونت پێی تووشی نەخۆشی نەبێ و ترس بە سەر تازاڵ نەبێ خوای گەورەی یارمەتی تۆ هەموو خوێندکارەکانمان بدە.